ئاماژە و پێشڤەچوونن لەسەر عەردەی دەربارەی ناوچەیە ئارام وێ چەندێ دنەخویاکردن و ئەمریکا و تورکیا لەسەر کوراهیە وێ ناوچەیە حتاوەکوونها ڕێک نەکەفتنە. تورکیا بەکشانە هەسەدە و یەپەکەژ ناوچەین سنووری بە تەکتیک دزانێ و رووسیاژی ڕازیەک و تورکیا دەرباسی ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ ببێ. ئەنجومەنە نیشتیمانیا کورد لە سووریاش بۆی ڕۆژهەڵاتێ فوراتێ پرۆژەیەک پێشکەشی وڵاتێن زلهێز کریە. ژێدەرێن ڕۆژنەمەبانی دبێژن تورکیا ژێبەکشانە هەسەدە و یەپەکەژ ڕۆژهەڵاتێ گرێسپی ژێ ناوچەین قونەیتەرا حەشیشە و بیرشوان نەڕازیە دخوازێ ئەو چەکدارن گرێدای بێ پەکەکەوە بە کوراهیە 3 کیلۆمتری ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ چۆل بکن ئەوژی ژبلیک و تورکیا بەکشانە چەکدارێن یەپەکە بە کوراهیە 5 کیلۆمتر ژێ ناوچێ بێ تاکتیک دزانێ. هەروەها ژێدەرێن ڕۆژنەمەوانی ئەشکەرەکردن و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکێ تورکیا دەمەک و سەردانە رووسیا کرد. ڕازیبوونە رووسیا لەسەر ڕاگرتنە شەر لە ئەدلەبێژ ئالی ڕژێمە ئەسەد بە بۆ سەر چەکدارێن ئۆپۆزیسیۆنیان گرێدای بێ تورکیا بە بدەست ئانی. هەروەها ڕازیبوونە رووسیا لەسەر ئێریشکردنە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێژی بدەست بە ئانی. وەکە ڕۆژنامە دەبێژێ ئەگەر ئەمریکا ڕێکەفت ناخوا دەربارەی ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ لەگەل تورکیا بداوی نەئێنێت تورکیاوێ پلانە بی جیبەکێ. هەردێوێ دەربارەدا دکتۆرێکاوە عەزیزی ئەندامی کومیتانە بەندیە پارتیا دموکڕاتە کوردستان سووریا ڕاگەهاند کو وڵاتێن زلهێز دە سووریەدا بتەنێ بەرژەوەندیون خۆت خوازن و پێویستە کورد ڕێیا دیبلۆماسی پرۆژەیەن تایبەتوە مافێنخوا لە کوردستانە سووریە مسۆکەر بکەن و باوەریە بە وڵاتێن زلهێز بینن کۆ بەبێ مافێن گەلێ کورد لە کوردستانە سووریە ئەو نکارن ئارامیە بەربەڵاو بکن و ناوچە ئارام لە ڕۆژاوای کوردستانێ ئاوا بکەن. هەروەها کاوە عەزیزی گوت و تورکیا لەگەل ئەمریکا دەربارەی ناوچەیە ئارام گەلە کێشێن وێ هەنە کێشەیە هەری سەرەکی کوراهیە ناوچەیە ئارامە. دکتۆرە کاوە عەزیزی تەکەسکردنە بتەنێ هەبوونە پەکەکە لە وێ ناوچەیە کێشەیەنە بەرە ئەمریکا و تورکیادا بەڵکو ئەمریکا ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ بناوچەیە خۆ دزانێ و هاتنە هەر هێزێکی بۆ وێ ناوچەیە رووسیا بێ یانجی ئێران و یانجی تورکیا. ئەمریکا بێ دەستدرێژی لەسەر بەرژەوەندیان خۆ و هەژمونە خۆ دزانێ. دەربارەی بەکشانە هێزن هەسەدە و یەپەکان دامی کومیتانە بەندیە پارتیا دموکڕاتە کوردستان سووریا ئەماژە بووە چەندێ کرد کو تورکیا بەکشانە وان چەکداران بێ تەکتیک دزانێ ژبەرک و ئەو ئەنجومەنێن هاتنە ئاباکردندا و ناوچێ بڕێوە بن نە ئەنجومەنێ نیشتیمانینە و ڕێکەفتنژی لەسەروان نەهاتیەکردن و تورکیا دبێژێ ئەو ئەنجومەن هەر چەکدارێن هەسەدە و یەپەکەنێن گرێدای بێ پەکەکەوە بتەنە جلوبەرگێن خۆ گوهارتنە. دکتۆرە کاوە عەزیزی گوت و ئەنجومەنە نیشتیمانیا کورد لە سووریە هەوڵێن دیبلۆماسیش بۆ چارەسەرکردنا کێشەیە کوردان لە سووریە و ئارامیە ڕۆژاوای کوردستانێ بەهێزکردنە و گوتی و ئەنجومەنە نیشتیمانیا کورد پرۆژەیە خۆدایە ئەمریکا رووسیا ئەڵمانیا و بەریتانیا وڵاتێن زلهێزن ناوچەیە کووناوەڕۆکاوێ پرۆژێژی ئەوەک و ناوچەیە ئارام دەبن سیە نەتەوێن یەکگرتی دەبێ و ئەنە کەسێ ڕۆڵاوێ دێ و ناوچەیە دەهابێ و لەشکری ڕۆژی وەگەرنە ناوچەیە ئارام. دەداویە گوتنێ خۆدایەکەوە عەزیزی گوت و پرۆژەیە ئەنەکەسێ زامنێ مافێ گەلێ کووردە لە سووریێ هەروەها بە پرۆژەیە ئەنەکەسێ ئارامی لە ناوچەیە ئارام وێ بەرقەرار بێ.